ئەمڕۆکو سەرجەم فەرمانبەرانی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە سعاتێک کارمان ڕاگرتووە بەهۆی هاوخەمی خۆمان بۆ ئەو تاوانەی کە دەرحەق بە فەرمانبەری شارەوانیمان لە وڵاتی ئێران کراوە کە بۆ نەخۆشی سەردانی ئێرانی کردبوو بەداخەوە بە شێوەیەکی زۆر دوور لە هەستی مرۆڤایەتی مامەڵەیان لەگەڵا کراوە و پێمان باش وەکو هاوخەمیەک و پەیامێک بۆ کۆنسوڵی ئێران کە بزانن کە ئەم کارێ وەکو تاوانێک ئێمە ئەیبینین کە دەرحەق بە هاوڵاتیانی شاری هەڵەبجە کرا و کارمەندانی شارەوانی بە هیوام لایەنی پەیوەندیدار بە زووترین کات بێتە سەرخەت بۆ لێکۆڵینەوە لەم کەیسە خۆشبەختانە تاوان باران دەستگیر کراون و بە هیوان کە بە تونترین شێوە سزا بدرێن. ئەو پیشۆها و کارەکانی کاکە هێمن و خێزانەکەی بەداخەوە هاوخەمی خۆوان دەرەبڕین بۆیان و هیواداری حکوومەتی ئێرەم لە ئاستی ئەم نیگەرانی کە سوکارەکەی بێدەنگ نەبێت هەروە هیوادارین کە لەلایەن سەرمادارەکانەوە هاوکارێکی مادی کاکەیەمە کرد لەبەر کاکەیە من وەزی مادی لە ڕووی مادی و باش نییە فەرمانبەری گرێستە بە مای 8 ساڵ دەرچووی بە کالۆرۆسە بەڕاستی بەتاقەت و خەم ناکەین بە کارەسات.